بەیانیتان باش ئەم بەیانێ لەگەڵ بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک و سیاسەتوان و دکتۆر و کەسایەتی ناسراوی کورد دانیشتوین نانی بەیانی خۆین و هەندێک قسەکەین. دکتۆر بەیانیت باش. بەیانیتان باش بەخێر بێن خۆت و تیمەکەت. زۆر سپاس دکتۆر. بەیانیان عادەتەن چییە خۆی کاکتۆر؟ من بەیانیانەوە طبعا ئەمڕۆ نەختێشتەکان زیادن قەرواڵخترمان بەڵێ بەم شێوەیە نییە. من هەموو بەیانی گوێزە خۆم ماست بەبێت چەوری یا لە سەتایەک چەوری تیابێت هێلکەی کوڵاو دوو گۆسی هێلکەی کوڵاوە خۆم. ئیحتیمامی سیاسیەکانی ئەمریکا بۆ نانی بەیانی چۆنەکەن؟ ئیحتیمامی زۆربەی کۆبوونەوەی یعنی کە ڕێکی خەی لەگەڵ زۆر لایەنە باشە we meet for breakfast at 7:30 tomorrow یا ساعات حوت یا حوت و نیو. جا بەیانیان زۆرەوێ یعنی کۆبوونەوەی گرنگ تەنانەت حکوومەتیش یعنی مەسەلەن کە کۆ ئەبنەوە ئێستا لە زمانی ترمپ بەڕاستی زۆرش تێک چووە هەموو شێواوە ئەجینا زۆربەی کۆبوونەوەکان لەو شوێنانە بەیانیان ینی پێش حوتووەمانەش دەست پێکات. دکتۆر ماوەیەک لەگەڵ بارزانی نەمر لە ئەمریکا لەگەڵی بووی کاتی بە تایبەتی بۆ نەخۆشی سەردانی ئەمریکای کرد. بارزانی نەمر نانی بەیانیانی چۆن بوو؟ بیرتە کە حەزی لە نانی بەیانی؟ بەڵێ بەعام بازانی زۆر خۆر نەبوو جەنابی بازانی زۆر خۆر نەبوو بەیانیان حەزی لە ماستێک کرد لە نانە کرد ئەمانە هێلکە جارجار بۆ یەکرا بەعزە جارەیە خوارد هەموو جارنەیە خوارد پەنیر هەنگی نەگەر یعنی جارجارەیە خوارد بەڵام خۆی کەم خۆر بوو خواردنی وزوو شەڵە ساڵەخەوە ینی درەنگ نەبوو لە گۆشتا حەزی لە باڵی مریشکە کرد. دکتۆر چینە سەر هەڵبژاردنەکانی کەرکووک جەنابەت پێشتر ڕادگەیاnkە لیستێک دەبێ بۆ هەڵبژاردنەکانی کەرکووک سەر و بڕیارە ماوی؟ بەڵێ تا ئێستا لەسەر بڕیارەکە ماوین بەڵام من حەزەکەم شتێک بڵێم ئەویش ئەم هەڵبژاردنە کۆسپی زۆر تیابێ بۆ کورد. یەکێک لەوانە یاسای هەڵبژاردنەکەیە لە یاسای هەڵبژاردنەکەیە بڕگەیەکی تایە کە زۆر زەرەی کوردی تایە ئەو بڕگەیش ئەوەیە کە ئەڵێ ئەو کەسەی لە ناو کەرکووک نەبێت لە ناو پارێزگای کەرکووک نەبێت ناتوانێت دەنگ بدات. ئێمە هەر ئەگەر لەوانەیە جەنابش بزانی لە هەڵبژاردنەکانی پێشوودا ئێمە نزیکەی لە 130 بۆ 35 دەنگدەری کەرکووک لە هەرێمی کوردستانە ژین. یعنی ئەوانە ئەگەر نەتوان بێن دەنگ بن تۆ نسبەیەکی زۆر لە دەنگەکەت ڕۆشتووە. بەداخەوە ئەوە کە تێپەڕی لە پەرلەمانی عێراق ئەگەر هەموو کورد بایکۆتی ئەو دەنگدانەی بکردایە نیساب دروست نەبوو بۆ دەنگدان. پارتی هەمویان نەچوون بەڵام لایەنەکانی تر ڕۆیشتن جگە لە 3-4 کەس نەبێت لە حیزبەکانی تر ئەوانی تر هەموو بۆیە نیسابەکە دروست بوو کە نیسابەکە دروست بوو تیان پەڕان لەوێ ئێستا ڕێکەوتن نەماوە بە ئەکسەریەت دەنگەدەن ینی بە زۆرینەی دەنگەکانەدەن ئەوجا ئەوە یەکێکە لە کێشەکان. کێشەی دووهەم طبعاً بۆ ئەو مەوزوعە پارتی دیموکراتی کوردستان سکاڵای پێشکەش کردووە لە مەجلیسی قەزای عێراق ئەوجا بزانین محکەمەی ئیتیحادی بڕیاری چێدا. کێشەی دووهەم لە ناو کەرکووکە ئەمڕۆ تۆ لە ناو کەرکووکە سوپات هەیە حەشدی شعبیت هەیە. حەشدی شعبی وەکو خۆتان نەزانن چەند لایەکە. ئێمە لە ناو شاری کەرکووک دەنگدەرێکی زۆرمان هەیە کە لە شوێنە تێکەڵەکان ئەژین نەک لەو شوێنانەی کە بڵێ وەکو هەمووی کووردە ئێستا مەسەلەن ڕەحی ماوایە شوڕیجێ ئیمام قاسمە ئەوانەیە فەیلەقامانە دیارە کوردە بەڵام ڕێی بەغا دەوروبەری پارێزگای کەرکووک منطقەی تەسعین شوێن هەیە پێڵێن ئەسرا و مەفقودین شوێن هەیە کە ناوی قادسیەیە و حای عسکەریەوەمانە ئەمانە تێکەڵە جا ئەویش هەندێک جار ئەبێ لە ماڵەکانیان دەرچن بچنە
گەڕەکانی دەنگیان لەوێ تۆمارە کراوە پێ بچنە ئەوێ یا شۆڕیجای یایمان کێشە بێ بۆیانەوە جا ئەوە بەم حەشدە لەوێ و بەو شتە لەوێ یعنی لەوانەیە ئەو ئازادیان نەبێت کە بتوانن بچنەوێ هەمەرێکدانە لەسەر کۆڵانەکە ئێو خەڵکەش ئاگار لێبوو لەم ڕۆژانەدا کە باسی ئەوە کرا کە بارەگاکانی پارتی بدەنەوە دوو خێوەتیان هەڵدا لەسەر جادەی عام کە لە کەرکووکەوە دێ بۆ هەولێر کەسیشی تیان نەبوو بەڵام دەوروبەری هەمووی پۆلیسی اتحادی و ئیتر ئەو هێزانەی کە سەربازیان دروست وای دروست کرد کە جاران بە 5 دقەتێ ئەپەڕیت لەوێ بۆی بگەیتە دەرچی لەو منتیقەیە ئێستا بە سەعاتونی یەک ناتوانانی دەرچی هەمووی لە ناو کۆڵانەکانی شۆراوەڕوە ئەجا شتێکی وە کە ئێستا هەڵبژاردن نیە ئەمەیان دروست کرد و سوێنێ لە هەڵبژاردن نابێت چی بکەن جا بۆیە ئەمە بەڕاستی مەترسیەکی گەورەی هەیە مەترسیەکەش چییە تۆ لەم بەم زروفەدا بەشداری هەڵبژاردنەکە بکەیت و کورد بێنی لە هەڵبژاردنەکەدا معنای وایە تۆ وەزعێک دروست دەکەیت کە خۆت بەشداریت کردووە یعنی شەرعیەتت داوە بە هەڵبژاردنە جا بەڕاستی کورد ئەبێ باش بیر بکاتەوە لەم شتە ڕاستە ئێستا لیزدا ئەنرێ و لیزدان جناب بیری لەوە کردوتەوە بە برارەکە تا بچیتەوە مەسەلەن ئەمە زۆر تەئسیری ئەبێت لەوەی کەەوە یعنی ئەگەر ئەم دۆخە بمێنێ من بەڕێی من هەموو کورد بە یەک لە کاک سەنگەر ئەگەر تەماشایکەی هەڵبژاردن لە کەرکووک نەکراوە لە 2005ەوە کێنێ هێشتووە حیزبی عەرەبی لایەن هەندێک حیزبی عەرەبی کە ئەزانن کورد زۆرینەیە و ئەیباتەوە بە هەمان شێوە جەبهەی تورکمانی و هەندێک حیزبی وەکو ئەوان یعنی تەنانەت سەرژمێری تا ئێستا نەکراوە هۆی سەرەکیەکەی جەبهەی تورکمانی ئەو جەماعەتەیەکە جا من ئێستا لەوە ئەترسم ئەمە بە شێوەیەک بکەن کە لە دواییە بەزەرەر بووی بشکێت کورد و تورکمان و عەرەب هەر یەک لە سەرسەی دەنگەکان بێن و بۆیان تەرتیب بێ بەو شێوەیە ئەو 32 لە سەتایە فەرز بکرێ بەسەر کووردا بەونا لە ژێر ئەو بیانوە و معنای وایە کە تۆ ئەوەت کرد لە 120 بۆ 25 کورد بێبەش ئەەکەی لە هەموو دامەژرانێ لە هەموو وەزیفەیە لە هەموو مدیریەتێ لە هەموو شتێک ئەمەش هیچ کەسێک مافی ئەوەی نییە ئەو ڕێگایە بدەم کاکتۆر لەگەڵ کەس قسەت کردووە قایمەکەت چیتیا ئەبێ چیتیان هەبێ هێشتا نەگەشتوەتەوە وەڵا ئێمە زۆر شتمان بەراورد کردووە بەڵام لە کاتی خۆیان ناوەکانیش دەرەکەوێ و زۆر باشە وەزی عێراق لە باش ناچێت کاکتۆر ینی باز لەوە کرێکە ڕۆژی هەینی خۆپشاندانێکی گەورە لە پارێزەکانی عێراق ڕۆدا و حکوومەتەکەی عادل عەبدولمەدی لە بەردەم مەترسیایە ئایندەی حکوومەتە چۆنە بینی کاکتۆر وەڵای ئەم حکوومەتە سەرۆک وەزیران خۆی ینی هەوڵەدا ئارامیەک لە وڵاتەکە دروست بێ یعنی کێشە دروستکەر نییە ئێمە وەکو تەماشای حکوومەتەکانی پێشوو بکەیت کێشە دروستکردن هەبوو یعنی جاری وە هەبوو هیچ پێویست نەبوو کێشەیەکی دروست دەکرا بۆ نمونە لە 2008 هێنانە هێز بۆ خانەقین و بۆ قەرەتەپە و ئەو شوێنانە 2012 ئۆپەراسیۆنی دیجلە ویستیان بیهێن لە کەرکووک ئەو کاتە ئێمە ینی بەرامبەری بووینەوە و پشتیوانیمان کرا لە هەرێمی کوردستانە و ئەو کاتە بەڕەحمەت بێ مام جەلال کە سەرۆک بوو یعنی زۆر شتی لەم شێوانە جاران ئەم مەبەستی ئەوە نییە بەڵام لە عینی کاتیشە حکوومەتێکە بە حەقیقەت بەهێز نییە لەبەر ئەوەی سەرۆک وەزیران حیزبی یعنی ئێستا لە هیچ حیزبێک نەماوە و فراکسیۆنێکی بەخۆتیشینە لە پەرلەمان پشتگیری فراکسیۆنیشی نییە ئەوانەی کە پشتیوانیشیان کرد کە بێتە سەر حکوم ئەمڕۆ تەماشاکەی مەسەڵەن سەدرەکان ساڵێکیان ناوەتێ ساڵەکە تێپەر بووەوە ئێستا خەریکە ڕێیەکەیان هەبوو ڕێ ڕژە داوای کشانەوەی حکوومەتێک کرد ڕاستە جا ئەم کێشانەی لە بەردەمە طبعاً ئەمە لە بەرژەوەندی عێراق نییە عێراق پێویستی بە هێمنیە بە ئیستیقرارە بۆ ئەوی بتوانێت پێشکەوێ ئەم هەڵبژاردنەش ئەگەر تەماشایکەی ئەم هەڵبژاردنە تەنانەت لە بەغداش بەڵام لە خواری و عێراقیش هەموو لە پارێزگا زۆری نەشیعەکانە لە بەغدا لە گەڕەکەکان
لە هیچ گەڕێکێکی سونە تایە نەبووە جا نازان مە بە پلانەیان زیاتر خەڵکی شیعە خۆیان بە بێبەش ئەزانن و حکوومەتەکە بە ناوی ئەوانەوە بەس خۆپشاندانەکان بەڵێ خۆپشاندانەکان حکوومەتەکە بە ناوی ئەوانەیە و بەڵام کەچی هیچ خزمەت گوزاریان نییە و ئاویان نییە و کارەبایان نییە و دامەزرانەوە هەر نییە و ئابادی دیسانەوە شتی دەرکردووە بۆ ڕوخانیە و حکوومەتە و بەڵە ڕێگای قانون و دەستورەوە بەڵام ئەو لە یەکەم ڕۆژەوە ینی پلانە جێڕێ لەگەڵ ئەملا و لەگەڵ ئەولاو بۆ بێتەوە سەر دیارە و 4 ساڵ زۆر شانسەی بۆ دێتەوە پێش جارێکتر عبادی بێتەوە سەرەوە وەزیرم من لە بەم زروفە ئێستا نایبینم بەڵام بەڕاستی نەمانی ئەم حکوومەتە ینی نەمانی بە تایبەتی سەرۆک وەزیران عادل عەبدولماری ینی وەزعێکی زۆر ئاڵۆز دروست دەکات ینی نازانی چێ دێتە شوێنی بۆیە ئێستاش ئەگەر تەماشایکەی ئەو خوێندنەوەی من هەمە ئێرانیش و ئەمریکاش لەگەڵ ئەوەیە گۆڕانکاری نەبێ باشە کاکتۆر ئەگەر عادل عەبدولمەهدی بڕوات بەدیلی ئەو چێ ئەتوانێت شوێنی ئەو بگرێتەوە لەم بارودۆخە ئەخردا ئەوەیە لێرە مەسەلەکەدا ئێمە ئازانین ئێران ڕۆڵی زۆر هەیە لە عێراقدا خەڵکی زۆرە لێرە لایەنی سیاسی پەیوەندیەکی کۆنی هەیە لەگەڵ ئەو کەسانی لە دژایەتی سەدامیانە کرد و ئەو ڕژێمە بوون تەنانەت لەگەڵ کوردستانیشە لێرەدا ئەو ناوانەی کە ئەهێنرێ کە جێگەی بگرێتەوە زۆری یەکجار نزیکە بە زەقی لە ئێرانەوە لەوانەیە ئەوەی کێشەیەک بۆ ئەمریکا دروستکە ئەمریکا ئەلبەتە سەرۆک وەزیران پەیوەندی باشی لەگەڵ ئێران هەیە ینی ئێمە ئازانین سەرۆک وەزیران و سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمانیش هەمووی بە ڕەزامەندی ئێران هەڵبژێردراونەوە گومانی تێدا نیە بەڵام لابردنی ئەم وەزعێکی خراپ دروستەکە لەوانەیە وەزعەکە هەر تێک بچێ بە شێوەیەکی زۆر خراپ بۆ هەموو عێراق کاکتۆر گۆڕینی وا بڵێن تعدیلی دەستور یەکێک لە داواکارەکانی خۆپشاندەران و ئێستا زۆر قسەی لەسەر دەکرێت ینی کوردەکەوێتە چ دۆخێکەوە گەر دەستور گۆڕینی دەستور و تعدیلی دەستور بێتە پێشەوە من بەڕێی من ئەم بانگەوازەی بۆ تعدیلی دەستور ینی داواکاری مبەتەنی تایە ینی پێچراوەتەوە تایە زۆری دژی ئەو شتانەی کە کوردستان ئەگرێتەوە بۆیە لە کاتی خۆیدا هەر گۆڕانکاریەک لە دەستور هەبێ ئەگەر 3 پارێزگار دەنگی بۆ نەدات ئەو گۆڕانکاری ڕوونادا من هیوادارم ئێمە وەکو 16 ئۆکتۆبەری لێنێت هەموو پارێزگاکانمان بەیەکەوە بن لەسەر پاراستنی مەترسیەکەیە لەسەرەوە بەتاکید مەترسیەیە بەترسی بەتاکید هەیە لەوانەیە مەسەڵ دەست ئەو بڕگانەی لەسەر نەوت و غازە ئەی گۆڕن بە شێوەیە کە هەموو شتێک ینی تایە دیاری بکرێت کەس نەتوانێت نەوت بنێرێت جگە لە حکوومەتی مەرکەزی کەس نەتوانێت شەریکەمان کات جگە لە حکوومەتی مەرکەزی مەسەلەن بۆ مادەی 140 هەرچەنە مادەی 140 زۆر دواکەوتووەمانە بەڵام ئەوە هێشتا هەر شتێکە لە دەستورە کە ئەم شوێنانە ناکۆکی لەسرە کورد ئەڵێ ئەم شوێنانە کوردستانی و ئەبێ لە ناو هەرێمی کوردستان بێ بەغدا ئەڵێ نە ئەمە هەمووی لە ژێر دەستی خۆمەوە تا ئێستا لە ژێر دەستی ئەو بووە بۆیە تەماشاکەی بە کەیفی خۆی گۆڕانکاریەکە و دوای 16 ئۆکتۆبەر خەریکە بەڕێوەبەری کورد لە شارەکەدا نمێنێ کە ئێمە هەموو ئەزانین لە 1952 بۆ 54 ئەو شارە بەبێ چەمچەماڵ و گەرمیان و ئەو شوێنانەی تر کوردە. بەڵێ دکتۆر جگە لە گۆڕینی دەستور باز لە ینی حکمی مەرکەزیەکرێ لە عێراقا ینی هەندێک لایەنی عێراقی پێیان وایە کە ئیترە بێ عێراق بە مەرکەزی بەڕێوە ببرێ ینی قەت وای لێ دێتەوە کە ینی عێراق بە مەرکەزی بەڕێوە ببرێ و ئەو دۆخە دەستورێک ئێستا لە عێراقی هەرێمی ینی حکوومەتێکی فدراڵی دەوڵەتێکی فدراڵیە نەمێنێ خۆی فدراڵیەتەکەی لە دەستورە هەیە بەڵام لە واقعدا مەرکەزیەت لە عێراق هەرماوە مەرکەزیەت عەقڵیەتەکە وایە ئەجینە تەماشای کە پارێزگاکان دەسەڵاتیان نییە زانی هەموو دەسەڵات لە بەغداوە دێ لە وەزیرەوە دێ
پێش 5 ساڵ 10 ساڵ ئەم پرسیارە لێم کردایە ئەم ونا تازە نابێ وەختە هێزی ئەمریکا لێرە زۆر بوو ئەمریکا بەهێزتر بۆمانە بەڵام ئێستا هەموو احتیمالێکێت و تەماشای کە ئێستا هەموو باسیەوەکەنکەوە نظام ببێتەوە بە ڕێاسی مەقسەدیان چێ لە نظامی ڕێاسی مەقسەدیان ئەوەیە کە جارێکی تر شخصێکی بە قوت بێ حکمی عێراق بکە بە هەڵبژاردنیش بێت بەڵام و ئێمە لە زۆر شوێن دیومانە تەماشای تورکیاکە سەرۆکەکەیان بە هەڵبژاردن هاتووە بەڵام سەرۆکێکە دیکتاتۆرە ئەوەی دژی بێ خاتە حەبسەوە ڕۆژنامەنووس لە هیچ وڵاتێکە لە زینداندانیە بەقەدر ئەوەی کە لە تورکیا هەیە جا ئایا ئێمە ئەوەمانەوێت ئەو ڕۆدا لە عێراقا بەڵێ زمینە هەیە بۆ زمینە هەیە زۆر باسی ینی خەڵک ئێستا لەبەر ئەوەی ئەم حکوومەتانی کە هاتوون لە دوای 2023 نەیانتوانیوە خزمەت گوزاری بەو شێوەیە پێشکەشی خەڵک بکەن و عێراق پارەیەکی زۆری هەیە میزانیەکی باشی هەیە ڕاستە تووشی شەڕی داعش وەمانە بووە بەڵام لە عینی کاتیشدا تەماشای بکەیت خەڵک ئێستا زۆر خەڵک هەیە بیرەکاتەوە تەنانەت لە ناو کوردیشە وڵا زمانی سەدام باشتر ینی تۆ تەماشای ئەم مزاهرانە بکە هەموو شتێک ئەڵێ پێش لە دوای 2023 وایە وەکوەوەی پێش 2023 هەموو لە بەهەشتا ژیاوە ڕاست دکتۆر زۆر باسی هینی ژەکرێت جارجار انقلابی عسکەری زمینە هەیە بۆی وڵا بەرەوەڵە جارجار زمینە هەیە بۆی انقلابی عسکەری لە عێراقدا ڕووبدا لە دوای 2023 بە تایبەتی ئێستا وڵا ئێستا انقلابی عسکەری ئەتیمادەکە چێیکە ناو سوپا خۆی لەوانەیە تەنها ئەو بەشەی کە پێڵێن دژە تێرۆر و ئەمانە بەنەوعێ بێژینە باقیەکەی تری بەو شێوەیە نییە یەک کەس بتوانێت ئەمری پێ بکاو یا دووزا بن دەرچێت لەبەرەوە من ئەو بە دوورەزانم کاکتۆر دوپرسیارم پێ دوایە هەرێم و عێراق دەگەنە ڕێکەوتن نیەت هەیە لەلایەن هەرێمەوە ڕانی جەنابی هاتنە پێشەوە زۆر لە جەنابی کاک مەسعود جەنابی کاک بێچیروان کاک مەسرور هەمویان یعنی زۆر جار دووپاتیان کردوێتەوە نەکەر بۆ ئیعلام یعنی ئەمە لە دانیشتنی تایبەتیشە مەسەڵەن کە من دانیشتوم یعنی ئەو نیەتە بەڕاستی هەیە لە بەغداژ وەکووتم سەرۆک وەزیران شارەزایی هەیە لە مۆزوعی کورد من ناڵێم ئەو تەئیدی هەموو شتێکی ئەماکە بە تاکید تەئیدی هەموو شتێکی ئەمە ناکە من خۆشم تەعاملم لەگەڵیا هەبووە کە جێگری سەرۆک کۆمار بوو کە جێگری کە وەزیری نەوت بوو ئەمانە بەڵام حەز ئەکا بگاتە ڕێکەوتن بەڵام لێرەدا ئێمە کێشەمان هەیە ئەوان بەم 250,000 بەرمیل نەوتەوە گرتویانە گوایە مەعاش دەدەن بەڵام ئەو موچە یا مەعاشی کە ئەیدەن بۆ نیوەی کەمتری ئەو خەڵکەیە کە لە کوردستان موچەیان هەیە باشە تۆ ئەوەی ترچی لێەکەیت ئەگەر نەوت بنێریت پاشان کوردستان قەرزێکی زۆری لەسەر بەغدا هەیە کە ئەو ساڵانەی کە بودجە نەهاتووە ئەو ساڵانەی کەوا تەنانەت بەناو 170 بووە 180 نەهاتووە بەناوی ئەوەی پێڵێن نەفەقاتی سیادی و ئەمانە یعنی واکەم بووێتەوە تۆ جاری وایە لە 105 کەمتر بووە جا ئەمانە هەمووی هەیە دوایەوە کوردستان 2 ملیۆن خەڵکی ئاوارە هاتووەتە ناوی کە هەمووی خەڵکی ناو عێراق بووە جگە لە ئاوارەکانی سووریا ئەمە حکوومەتی فدرال هیچ هاوکاری و یارمەتی ئەمانەی نەداوە من بەڕێی من ئارەزووی ڕێکەوتن هەیە بەڵام تۆ تەماشاشی کە مۆزوعێکی کورتێتە پێشەوە لە پەرلەمانی عێراقا هەموو یەکە گرن و دژی ڕەوا داواکاری ڕەواکانی خەڵکی کوردستانە بەداخەوە هەنێ کوردی خۆفرۆشیش هاوکاریان دەکات دەست خوش کاکتۆر زۆر سپاس بۆ جەنابەت سپاس بۆی میوانداریت کردین لێرە لای جەنابەت دەست خۆش بن خۆین زۆر سپاس بۆی کە بینەر بوون